سەرۆکی هەرێم داوای لە عێراق کرد هێزی هاوبەش لەگەڵ پێشمەرگە پێک بهێنن. زیاتر لە 1000 دۆنم زەوی کشت و کاڵی لە هەولێر دراوەتە کۆمپانیایە کە ئێستا گەنمی جوتیارانی تێدا چێنراوە. پارتی بە 55 کاندید و لە 11 پارێزگای عێراق بە سربەخۆ بەشداری هەڵبژاردنەکان دەکات. سڵاوتان لێبێت و هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. هەوڵی ناڕازیەکانی گۆڕەپانەکان ناسراو بە هەنگ هێرشی توندی کردە سەر بزوتنەوەی گۆڕان و بە سوالکەری کورسی ناوی بردن. لە ڕاگەیەندراوێکدا هەوڵی ناڕازیەکانی گۆڕەپانەکە ناسراو بە هەنگ هێرشی توندی کردە سەر بزوتنەوەی گۆڕان و بە سەرنەویکردن بۆ پارتی و هەوڵدان بۆ ڕێککەوتن لەگەڵ یەکێتی تۆمەتباری کردووە. هەنگ باسی لەوەش کردووە گومانی تێدا نییە بەوەی میراتگرانی سیاسی و هەلپەرستانی ئەمڕۆی بزوتنەوەی گۆڕان دوێنێ سەریان بۆ پارتی نەوی کردو ئەمڕۆژ خەریکی خۆشکردنی زەمینەی مانگی هەنگوینین لەگەڵ یەکێتیدا و تووشێتی بزوتنەوەی گۆڕان سواڵی کورسی پەرلەمانی لەم لایەنە دز و گەندەڵ و ستەمکارە هاوشێوەکانی خۆی دەکات. لەبارەی هێرشەکانی داعشەوە بۆ سەر پێشمەرگە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێم ڕایگەیاند وەڵامی توندیان دەبێت. لە ڕاگەیەندراوێکدا وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بۆ ئەوەش کردووە پەلامارەکەی داعش بەهۆی بوونی بۆشایی ئەمنیەوە بووە لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراق. وەزارەتی پێشمەرگە جەختی کردووەتەوە ئەو ناوچانە پێویستیان بە هێزی هاوبەش و هاوکاری و هەماهەنگی گشتگیر و هەمەلایەن هەیە لەگەڵ سوپای عێراقدا. بەرەبەیانی شەوی ڕابردوو چەکدارانی داعش پەلاماری سەنگەرێکی لیوای دەی هێزی پێشمەرگەیان لە بەرزایەکانی زورگەزرا و لە سنووری میحوەری 5دا و بەهۆیەوە 4 پێشمەرگە شەهید بوون و ژمارەیەکی دیکەش بریندار بوون. پارتی بە 55 کاندید و لە 11 پارێزگای عێراق بە سربەخۆ بەشداری هەڵبژاردنەکان دەکات. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا کە پەیامنێری شارپرێس ئامادەی بوو خەسرە گۆران سەرۆکی دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان ئاشکرای کرد لە 11 پارێزگای عێراق بە شێوەی سربەخۆ بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران دەکەن و بۆ ئەو مەبەستە شناوی 55 کاندیدیان ڕادستی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کردووە. ئاماژەی بۆ ئەوەش کرد لە کەرکووک 2 کاندیدیان بۆ ئەو شارە دەبێت و وەک خۆی وتی کەسیش ناتوانێت ڕێگریان لێ بکات. بڕیارە مانگی ئۆکتۆبەری داهاتوو هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە بچێت و ئەمڕۆژ دواوادەی ڕادەستکردنی لیستی ناوی کاندیدی هێز و لایەنە سیاسیەکان بوو بە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق. زیاتر لە 1000 دۆنم زەوی کشت و کاڵی لە هەولێر دراوەتە کۆمپانیایە کە ئێستا گەنمی تێدا چێنراوە. عەبدوستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند لە نێوان هەردوو شەقامی 100 مەتری و 150 مەتری لە هەولێر زیاتر لە 1000 دۆنم زەوی کشت و کاڵی مەسیحیەکانی عنکاوە هەیە کە حاڵی حازر بە گەنم چێندراوە. دراوەتە کۆمپانیایەک ئەوی شۆفڵ و حەفاری تێک کردووە تەنانەت چاوەڕێیان نەکردووە تا دروێنە دەکرێت. عەبدوستار مەجید ئاماژەی بۆ ئەوەش کردووە تاڵان و گەندەڵێکی زۆر خەتەرناک دەستی پێ کردووە. ئەویش داگیرکردنی زەویە کشت و کاڵیەکانە لە هەرێمی کوردستان. ئاشکراشی کردووە لە گوندەکانی ئاشۆرکان و دارەبەن 4000 دۆنم زەوی لە باشترین و بەپیتترین زەوی کشت و کاڵی دراوەتە کۆمپانیایەک بۆ دروستکردنی پرۆژەی گەشتیاری. سەرۆکی هەرێم داوای لە حکوومەتی عێراق کرد هێزی هاوبەشە نێوان پێشمەرگە و سوپای عێراق پێک بهێنرێت. لە ڕاگەیەندراوێکدا نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاند داوا لە پەرلەمان و حکوومەتی عێراق و هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش دەکەن با خێرایی کار بکەن بۆ پێکهێنانی هێزی هاوبەش لە نێوان پێشمەرگە و سوپای عێراق لە ناوچە کێشە لەسەرەکان. هەر لە ڕاگەیەندراوەکەدا سەرۆکی هەرێم باسی لەوەش کردووە چەندین جار حکوومەتی فیدرالی عێراق و هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعشیان لە مەترسی بەهێزبوونەوەی داعش و سوودوەرگرتن لە بۆشایی ئەمنیەکانی ناوچە ناکۆکی لەسەرەکان ئاگادار کردووەتەوە. شەوی ڕابردوو چەکدارانی داعش لە میحوەری ڕۆژاوای کەرکووک هێرشیان کردە سەر سەنگەرەکانی پێشمەرگە و بەو هۆیەشەوە 4 پێشمەرگە شەهید بوون. هەواڵی ڕۆژم پێشکەشکردن خواتان لەگەڵ بێت.